خۆشەویستان هەمیشە دەستگایەکی گرنگی ناو کۆمەلگا خێزانە. هەر کاتێک خێزان باش بۆ تاکەکانی باش دەردەچێنی یاخود هەر کاتێک خێزان دروست بۆ تاکەکانی تەندروستن. بەڵام بەڕاستی لەگەڵ گۆڕانی سەردەما کێشەکان جۆرا و جۆر دەبن و خێزانیش کەوتۆتە ژێر ئەو هەڕەشەیەوە. بۆ هەمیشە باس لە هەڵوەشانەوەی دەکرێەوە چەندین گیر و گرفت لە ناو خێزانەکاندا ئێستا سەریان هەڵداوە وە گرنگە کە ئێمە بەڕاستی پارێزگاری بکەین لە پتەوی و لە پەیوەندیەکانی نێو خێزان، چونکە دوجار هەمومان لە ناو خێزانێکەوە دێن و گرنگە تێیدا گەشە بکەین و تاکەکانی ناو خێزان بتوان گرنگی بە یەکتر بدەن. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت. میوانداری بەڕێز یوسف ئەحمەد کوردیمان کردو و ڕاوێژکاری خێزانی لە شاری هەولێرەوە. مامۆستا یوسف سڵاوی خوات لێبێ و کاتت باش. سەرەتا بابزانین خێزان چییە؟ بەڕاستی لە کێ پێک دێ؟ چ کاتێک بە خێزانێک دەوترێ خێزانی گەورەیە خود بچوو هیچ پۆلبەندیەک هەیە بۆ ئەمە؟ بەناوی خۆی بەخشندەی مێرەبان، سڵاوی خواتان لێبێ. خۆشحاڵم لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ جەنابتانم. هیوادارم کاتێکی بەسوود ببینە سەر و بینەران ئیستفادە بکەن. هەڵبەتە خێزان دیارە پێناسەکی کورت و پوختی خێزان بێتە لە کۆبوونەوەی ئافرەتێک لەگەڵ پیاوێک. هەڵبەتە لێرە ئەو پێناسانە گرینگە، چون ئێستا ئیش لەسەر ئەوە دەکرێت کە پێناسەکان بگۆڕدرێن بەڕاستی. بێگەیشتنی یان کۆبوونەوەی ئافرەتێک لەگەڵ پیاوێک لە چارچیوەیەکی شەرعی و کۆمەڵایەتی کە دواتر وەچە بنێنەوە تاوەکو ژیان بەردەوام بێت. ئەوە دەکرێت ئەو پێناسەیە بکەین. ئەوەی تەبەن ئەو شەرت و شورتی خۆی هەیە بە ڕێوڕسمێکی دیاری کراو بەڕێوە دەچێت. بەڵام مەرجە گشتەکان ئەوەیە کە پیاوێک یان ئافرەتێک بگەن بە یەک لە چارچیوەیەکی شەرعی وتەکە جسە ئەو شێ دەکەمەوە شەرعی. ئینجا هەدەف تێیدا هێنانەوەی وەچە و پێگەیان و پەروەردەکردنی نەوەیەک بی تاوەکو دواتر کۆمەلگا سوودی لێ بێتە فاکتەرێک و هۆکارێکی گرنگ و ئیجابی لە بۆ بەرەو پێشبردنی کۆمەلگا. سەبارەت بەوەش کە خانەوادەی بچووک و گەورە هەڵبەتە لەوانەیە بەپێی زەمن و کەلتور گۆڕانکاری بەسەردابێتن. بۆ نمونە ئەگەر 20 ساڵ پێش ئێستا باز بکەین هەرە کۆمەلگەی کوردەواری خۆمان، یعنی هەرچی خانەوادە دەماندیت ینی لە 8 تا 12 منداڵی هەبوو. ئیتر تۆزێک عیلاقەی بە بارودۆخی ئەو کاتی هەبوو بۆی کە پێداویستی ینی خەڵک زیاتر لە لادێ بوون و ئەوانە پێداویستیان هەبوو یان هەتا لە ئیشوکاری ماڵەوەش. بەڵام ئێستا سەیر دەکەین تقریبا بآخر دیراسە ئێستا لە کۆمەلگەی کوردەواری لە 4 هەتا 5 منداڵ زیاتر هەیە. ئەوەش تەبەن و کارەکەی و گوتمان دیسان بەشێکی لەوەیە کە ئێستا خەڵک ئەو پێداویستی جارانی لەلادە تەبەن هەڵبەتە ژمارەکە زیاتر، بەڵام بە معادل ئەگەر وەگرین بەو شێوازەیە. بەشێک لەوانەیە هۆکارەکانی ئاسانکاریکە ئێستا هەیە ئەوەی کە پێشتر لە ماڵەوە ئافرەتان کە پێویستیان بە زۆر بە کچەکانیان هەبوو لە ئیشوکاری ماڵەوە ئێستا کەمتر پێویستیان پێەیە. بەڵام وا بەرەو ئەوە دێک کە بەرەو کەمترش بڕوە کە ئەلێرە بەڕاستی پێویست هەڵوەستەی لەسەر بکەین، چونکە گەورەی خێزان و ژمارە زۆری خێزان بەڵام بەمەرجی پەروەردەیەکی تەندروست زۆر پێویستە و یەکێکە لە بابڵێ وەسیەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام کە داوا لە پیاوان دەکەن کە هەوڵدەن ئافرەتانێک بێنن کەەوە وەچە بنێنەوە و وەچە زۆر بکەن، تەبەن بە پەروەردەیەکی دروست هەڵبەتە. بەڵێ مامۆستا هەرچەند ناونیشانی بابەتەکەمان هۆکارەکانی هەڵوەشانەوەی خێزانە وابزانم زۆر گەشتبینانە نییە. خۆزگا بمانوسیا هۆکارەکانی پتەوکردنی خێزان کە ئەمە سیستەماتیکی پێچوانەیەکە کە ئەممان کرد ئەو کەم بێتەوە. بۆی بەڕاستی دەست بخەینە سەر زامەکان. مامۆستا یوسف دڵنیام کەیسی زۆر دێتە لای بەڕێزت و تەجروبەی زۆرت هەیە وەکو ڕاوێژکارێکی خێزانی. بۆی بینەرانیش
باشتر لە خێرات لە مەمەستەکەمان بگەن سەرەکی ترین باوترین خراپترین خێراترین ئەو هۆکارانە یاخود ئەو شتەی ئەمڕۆ لە نێو کۆمەلگای کوردی هەیە هۆکارێکی زۆر خێرایە بۆ تێکچوونی شیرازەی خێزان و یاخود بەداخەوە ڕەنگە بێت و هۆکاری هەڵوەشاندنەوەشی هەڵبەتە ناونیشانەکە ئاگادارکردنەوەیە زیاتر چونکە بەڕاستی مەترسی زۆر لەسەر خێزان و خانەوادە هەیە بە شێوەیەکی گشتی لە جیهان بەتایبەتیش لە کۆمەلگەی کوردەواری خۆمم هەڵبەتە لێرە ئەگەر باسی هۆکارەکان بکەین دەکرێمە بیکەینە دوو جۆر هۆکارێکیان داخلی ناوخۆی خێزانە کە دەکرێت تۆزە ئەوڕۆ ئیشاراتی پێ بکەین هۆکاری دەرەوەی خێزانیشەیە کە لە دەرەوەی خێزان هۆکار هەیە لە بۆ تێکچوونی یان هەڵوەشاندنەوەی خێزان ئەوەی کە باسی ناو خێزان بکەین باسی تەمە هۆکارەکانی ناو خێزانی زۆرن لەوانەیە لە بەرنامەیەکی ئەوە 20 دقیقەی سەعاتی نەتوانین تیش بخێنە سەر هەمێ بەڵام ئەو هۆکارە سەرەکیی کە بەڕاستی دەبتە مای هەڵوەشانەوەی تەواوی خێزان دیراسە کرا لە سەدەی ڕابردوو 1500 پسپۆری کۆمەڵناسی و دەروونزانی هەڵسان بەو دیراسێ 1500 لەسەر ئەو تەمەن لە ڕۆژئاوا کرا لەسەر کۆمەڵگەی موسڵمانان بە شێوەیەکی گشتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەتی لەو ئەو 1500 تەمەنەوە زەنگێکی خەتەری زۆر گەورەشە بەڵام لەمان کادەن ئاگادارکردنەوە کە پێویستە لەبەر چاوی بگرین ئەو 1500 توێژەرە هاتن توێژینەوەیان کە لەسەر کۆمەڵگەی موسڵمانان گوتیان با بزانین هۆکاری بەهێزی خێزان پتەوی خێزان و یەکترگرتنی خێزان لەناو کۆمەڵگە موسڵمانەکان چییە لە کۆتایی بابڵین توێژینەوەکە 150 راپۆرت یان 150 توێژینەوە پێشکەش کرا کورتە و پوختەی راپۆرتەکان تەبەنەوە دکتۆرێک باسی ئەو توێژینەوەی کرد نەتیجەکەی کە لەسەر ئاستی جیهان پێگەشی گەورەی هەیە گوتی کورت و پوختی توێژینەوەکان ئەوە بووکە دیراسەیان کردووە کە لە کۆمەڵگە موسڵمانەکان پتەوی خێزان بەوەیە کە خێزانەکان بەیەکەوە دەژین ئاگیان لەکتریە و قیەمی ئیسلامی بەتایبەتی قیەمی با بڵین کۆمەڵایەتیش لە ڕێگەی خێزانەکان و خانەوادەکان دەگوازرێتەوە لە بۆ ناوەکان لەبەرەوە پتەوی تیاندا هەیە ئەوجا لەناو خانەوادەش ئەوەی کە نقطەی گرنگ لێرەیە لەناو خانەوادەی ئەو کەسێک کە ئەندامە لە خانەوادەکە کە دەوری سەرەکی هەیە لە گواستنەوەی قیەمە و بەهاکان لە بۆنەوەکان دایکە کەواتە گوتیان ئێمە دایک سەرەکیترین هۆکار لە بۆ گواستنەوەی قیەمەکان و مانەوەی خێزانەکانی خێزانی موسڵمانە بە تۆکمایی کەواتە ئەوان هاتنە سەر ئەوەی گوتیان کەواتە ئێمە پێویست دەکە هەوڵ دەین ڕۆڵی دایک لاوازکەین لەناو خانەوادە موسڵمانەکان تاوەکو خانەوادە و خێزانی موسڵمان لاوازبی لە نەتیجە کۆمەڵگەی موسڵمانانیش لاواز دەبن وفعلا لە 40-50 ساڵی ڕابردوو ئیشی زۆرێن لەسەر ئەو شتە کرد و بەتایبەتی لەو 20 ساڵی کۆتایی تەبەن لەژێر ناونیشانی جیاجیا بە ناوی بابڵین فێمینیزم و ڕێکخراوەکانی مافی ئافرەتان و ئەوانە بە جۆرە گویان کرد کە ئەوە کە هۆکارە داخلیەکەیە کە ئەوڕۆ دەتوانین هەرەوەندەی شاتی پێ بکەین کەویش ئەوەیە هەوڵ بدەین ئافرەت ڕۆڵی دایک لە لای زۆر گرنگ نەبی یان ئەسڵەن ببتە عیبە کەنی ئەگەر ئافرەتێک پێی بگوترێ یان بڵێت من دایکم و لە ماڵەوەم خەریکی منداڵەکانم پەروەردەکردنی منداڵەکانم هەست بە شەرمەزاری بکە هەست بە کەمی بکاتن نەتیجە وەی هات ئافرەت هەوڵ بدێ بە هەر جۆرەبی ئافرەت لە حاڵی پێویستی پێبی یان پێویستی پێنەبی بێتە دەرەوەی خانەوادە کە نەتیجە دێتە دەرێ لە دەرەوە وەکو پێویست ناتوانانی ئەدایی ئیشەکە بکە چونکە مەسئولیەتی تریشی لەسرە لە خانەوادەش کەس نییە شوێنی بگرتەوە لە بەڕێوەبردن و پەروەردەکردنی منداڵەکان نەتیجە ئەو قیەمەی کە ئێستا قەرار وا بوو دایکەکە بیگوازێتەوە لە باو باپیران و لە
کەلتوری دینەکەی و کۆمەلگاکەی بیگواستە بۆ منداڵەکان ئێستا ئەوە ناتوانێت بە پێی پێویست بیکاتن نەتیجا منداڵەکە چی لێدە منداڵەکە ئێستا دەبی لە سەرچاوی تر ئەو قیەمانە وەرگریتن ئەوش ئیتر ئەوڕ بەداخەوە لە ڕێگەی فەیسبوک و یوتیوب و تەلەڤیزیۆن ئەوانە ئەو منداڵە وەردەگەی ئەوەی لەو شوێنانەش بەرساوی دەکەویان دەیبینی زۆر جیاواز و پێچەوانێ لەگەڵ قیەمە ئیسلامی کوردەوارەکەی کە پێویستە پێی بگات ئەوە بەڕاستی هۆکاری سەرەکی تێکچوونی یان هەڵوەشاندنەوەی خێزان لێەوە دەست پێ دەکاتە کە ئێستاش لە محکەمەکان و ئەوانە کەوی بچی بە دوواداچم بکە هەست دەکات کێشەی گەورە لەو نوقتەیە کە ئافرەت ڕۆڵی دایک ڕۆڵی ئارامی ماڵەوە بە پێویست نابی لەبەرەوەی زۆر مەشغوڵە جا چارەسەرکردنی و بەڕاستی ینی کۆمەڵێک ڕێگای هەیە ئەگەر بە باشی بزانین دەکرێت باسی لێەوە بکەین بەڕاستی سەرڕای فرۆجۆری هۆکارەکان یەکێک لە شتانی کەسە لەناو خێزانەکاندا دەبینرێ و بەڕاستی زۆر باوە ئەوەیە کە بەڕاستی کۆمەڵێک کەس لەناو خێزانێکا کۆبوونەتەوە لە ماڵێکا کۆبوونەتەوە بەڵام زۆر دوورن لێک هەر یەکە لە ژوورێکی خۆیە زۆر کەم پێکەوە یەکتر بینین کۆبوونەوەیەکیان هەیە ئەمە تا چەند بێتە هۆی هەڵوەشاندنەوەی خێزان بۆچی خێزان نەبووتە شوێنێک بۆ ئەوی کە ئێمە لێ ئاسو دەبین ئارام بین کۆبینەوە پشت بە یەکتری بەستین هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێنەوە طبعا هۆکارەکان زۆرە دیسان بەڵام دیسان هۆکارە داخلیەکان هەرمیان بەرپرسن بە دایک و باوک و منداڵەکانیش بەشێک لە پەرپرسیارەتیان لەسەر لەوەی کە ئەو پەیوەندیە نییە لەگەڵ یەکتری هەبەتە دەوری دایک و باوک بە دەرەجەیەک زیاترە لە منداڵەکان کەوا پێویستە جۆرێک لە کەشوهەوا دروستکەن لە پەیوەندی خێزانی بەهێز بیتن ئیتر دەکرێت بە هەریەکە تۆزە مەشغوڵ بی بە هەندێک شتی تایبەتی خۆی بەڵام بە هەندێک چاڵاچی پێکەوەی شەبیتن لە هەندێک دەرچوون لە هەندێک سەفرە و سیاحا سەردان بەیەکەوە دانیشتن جۆرێک لە باڵێن ڕابوانی کاتێکی خۆش لەگەڵ یەکتر بە یاریکردن بەر جۆرێک بیتن یان کۆبوونەوە لەوەی کە جار و باز بەتابەتی خانەوادەی کۆمەڵی کوردەواری خۆمان کە دانیشتن لەسەر ئەوەی کە بەیەکەوە هەندێک عیبادەتی تایبەت بکرێ قورآن خوێندنە زیکرکردنە نوێشکردنە یعنی ئەوە دایک و باوک دەبی خەم لەوە بخوا کە لێ نەگەڕێ منداڵەکان بەو جۆرە پەرت بن لە کۆتایی منداڵ کەمتر هەست بەر بەرپرسیاری دەکات ئەسڵەن بە پێچەوانەوە وا هەست دەکات کە ئەو ئەسڵەکە ئەوەیە ئەو بۆ خۆی بیتن لە بۆ خۆی بژیتن ئەوە دەبی دایک و باوک بێن ڕێگە نەدەن کە بەو جۆرە خانەوادەکان بەرەو ئەو ئاقارە بڕوە هەرکەس لە بۆ خۆی بژیتن ئەو کاتە بەڕاستی بە تەواوەتی هەڵوەشانەوە ڕوودەداتن جا خاڵێکی گرنگی شەیە ئەمڕۆ لەبەر مەسەرەی کەمی کات لە بەڕاستی حەزم لێیە تۆزە لە دەرەوەی خێزانیش ئەو هۆکارانەی کار ئەو مەترسانی کە ئەو ڕۆهەن بەڕاستی کاریگەریان دەبی لەسەر خێزان ئیشارەتێک بە یەک لەو مەترسیانە بکەن ئەگەر پێتان باش بیت ئەو هۆکارانە یاخود ئەو فاکتەرە دەرەکیانەی کاریگەری ڕاستەخۆیانە بێت یان هۆکارێکن بۆ تێکچوونی شیرازەیەکی خێزان لە چوارچێوەی خێزانەکەنا لە دەرەوە بەڵێ 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 طبعا هۆکارای دەرەچیەکانیش زۆرە بەڵام ئێستا بەداخەوە لەو چەند ساڵەی ڕابردوو هەندێک هۆکار زۆر زەق بوویەوە چکە ئیشی زۆی لەسەر کرا حەز دەکەم لەر ئیشاتێک بە قسەیەکی دکتۆر جاسمین متەوع بکەم کە 20 ساڵ لە کوێت قازی و حاکم بۆ مەشاکلی زۆر هاتەوە لای زایدن خۆشی هەر لە تقریبا لە هەشتاکانەوە تا ئێستاش بەردەوامە خۆی تەمەنی درێژکە کە لە بواری کۆمەڵایەتی و خانەوادە و پاراستنی پەروەردەی منداڵ و خێزان زۆر ئیش دەکاتن و بەرهەمی زۆریشی هەیە لە یەک لە تەکانی دەڵێتن ئێستا دنیا بەرەو 3 بازنە ئیش دەکاتن یعنی ئەوەی کە دەسەڵاتدار و سەرمایەدارن لە دنیا ئیش لەسەر ئەوە دەکەن خەڵک بورن بەرەو 3 بازنە ببن یەکیان بازنەی ئیلحاد بێدینی 2 بازنەی هاوڕەگەزبازی و ئەوەی کە ئێستا ئیشاراتی زۆر پێ دەکرێت 3 بازنەی بە یاساکردنی موادی هۆشبەر ئەو 3 بازنە کە ئێستا ئیشی زۆی لەسەر دەکرێت کە کۆمەلگاکان بەرەو ئەوە ببن جا
من دوو ئیشارەت بە دوو شتی کەش دەکەم کە زەفتانە بۆ قسەی جەنابی کە دەفەرمیتن. یەکیان ئەوەیە خەڵک سەربەرە و ژوور پەروەردە بکرێتن، خەڵک سەربەرە و ژوور پەروەردە بکرێ. دوو پوچگەرایی، یعنی ئیتر ئەتوو بژی ئەگەر با هیچ ئامانجت نەبیتن، بەس خەریکی شتی سادە بە، خەریکی هەندێک ئەسڵ نەک سادە، خەریکی هەندێک ئیشیش بە کە زەرەریش بگاین مشکلە، مادەم خۆت حەزت لێیە دڵت پێی خۆش دەبیتن، با زەرەر لە دەوروبەریش بدە کێشە نییە. جا ئەوەی لێرە ئیشارەت پێ بکەن کە لە دەرەوەی بازت کاریگەری ئێستا ئیشی زۆری لەسەر دەکرێت. بەڕاستی لەو سێ ئەوەی کە دکتۆر جاسم ئیشارەت پێ دەکات ئەوەی ناوەڕاست کە مەسەلەی هاوڕەگەز بازیە. قەزەی هاوڕەگەزبازی ئێستا ئیشی زۆری لەسەر دەکرێت بەداخەوە لە وڵاتانە کە لیان تێکچوە ئێستا دیانەوە لێرەك لە کۆمەڵگەی ئێمەش وای لێبێ خانەوە داڵبەشێنێتەوە. تەمەن بە فکری هاوڕەگەزبازیدا بڕۆین، یعنی کەواتە ئەگەر وای لێبێ پیاو بە پیاو ئیکتیفا بکە و ئافرەتیش بە ئیکتیفا پیاو بکە، ئەو بەدڵنیاییەوە پاش 40-50 ساڵیت کە حساب بکە کە منداڵ نابیتن ئەو مرۆڤاتی پەیدا نابیتن، مرۆڤایەتی وەچە نانێتەوە. ئەوانەی کە هەن پاش هەرێکە پاش 10 ساڵکە 15 ساڵکە 20 ساڵکە 30 ساڵکە دەمرن، یعنی لەوانە 50 ساڵکە کە ئێستا نزیکەی 8 میلیارد کەس لەسەر زەوی دەژیتن، پاش 50 ساڵکە زۆر ئاسایە ببتە 1 میلیارد بتە 2 میلیارد، چکە ڕێژەی مردن زۆرە لە چاو ڕۆژەی لەدایک ئەستا ڕێژەی لەدایک بوون نییە. جاوەتەمان هەڵبەتە کەسانەکەن سەرانی با بڵێن سەرمایەدار و دەسەڵاتدارانی دنیان دایانەوێت هەر بەجددی ئەگە بیرتان بێت لە مەسەلەی کۆڕۆنا ئەو باشخواسە لە هەندێک شوێن لە هەندێک مەحفەل بە ئاشکرا دەیانگوت ژمارەی دانیشتوانی زەوی زۆرە با کەمی کەینەوە، بەڵام لە ڕێگەی کۆڕۆنا هیچیان پێ نەکرا. بۆیە دیقەتکەن باس خواسی هاوڕەگەزبازی ڕاستە پێش کۆڕۆنش باس و خواسی هەبوو، بەڵام دوای کۆڕۆنا زۆر زەقتر باسی لەسەر دەکێتن، چونکە ئێستا دایانەوێت لە ڕێگەی ئەو جارە لە ڕێگەی خوازی و هاوڕەگەزبازی کۆمەلگەکان بەرەو کەمبوونەوە ببن، خانەوادە تێک بچیتن. ئەوەش بەڕاستی زۆر گرنگە، ینی ئەمە زۆر ئاگادار بین، زۆر وشیار بین کەوا وامان لێنێ خوانە خواسە کە ئەوان لەو لای لیان تێکچوە. هەڵبەتە لێرە ئیشارەتە بۆ بکەم، ڕاستە لە غەرب ئیشی زۆری لەسەر دەکرێت، بەڵام هەموو ڕۆژ ئاوا لەگەڵ ئەو بیرۆکەینێ، بەڵکەم ئەسڵەن ژمارەیان کەمە ئەوانەی لەگەڵ بیرۆکەی هاوڕەگەز خوازین، بەسێ دەسەڵاتدارن، سەرمایەدارن، ئەگەنا زۆر بە زۆری خەڵکی ڕۆژ ئاوای دژی ئەوەیە، چەندین ڕێکخراویان هەیە دژی هاوڕەگەز خوازینە. بەڵێ مامۆستا یوسف، کەواتە من چۆن خێزانەکەی خۆم بپارێزم لەو هەڵۆشانەوە لەو هەڕەشانەی کە بۆ سەر خێزانەکەم هەیە، کۆمەڵێک ڕێنمایی بە بینەران و بیسەرانمان یاخودیان کەسێکە چۆن پارێزگاری لە خێزانەکەین لە ئێستادا. تاو درستە، دەستان خۆش بێ. هەڵبەتە جارێ هەڵسانی دایک و باوک بە ڕۆڵی دایکایەتی و باوکایەتی ئەوە گرنگترین شتە، کەیتر دایک شانازی بەوە بکات کە دایکە، یعنی نەک حەزی لەوە بی کە لە ماڵ نەمێنێ بچی لە دەوام بە 8 ساعات 9 ساعات ئیش بکات بێتەوە ماڵ تاقەت ئەوەی نەی پەروەردەی منداڵەکانی بکاتن. بۆیە هەڵسانی دایک و باوک بە ڕۆڵی دایکاتی و باوکاتی و شانازیکردنیش بەوە زۆر گرنگە. ئێستا لە ڕۆژئاوا لەو ڕۆژانە لە بەرنامەیەک بینیم دایکێک مقابلەیان لەگەڵ کوتیان چ کارە دەکەی، ئەو زۆر بە شانازیەوە گوتی I am full time mother dedicated، یعنی گوتی من full time دایکم، یعنی هەموو کاتەکەم لە ماڵەوەم، سەپلایان بۆ لێ دەدا، چونکە لەوێ هەست بە خەتەری ئێستا هەست بە خەتەریاتی ئەوە دەکەن کە دایک چەند دوورە کە دوورە لە ماڵ زەرەر دەدا، لە بڕۆ شانازی بۆ دەکەێت ئافرەتە کە لەوێ دایکاتی بکە. لا ئێمە پێچەوانە خەری ئێمە تازەوە دایکان وا دایانوێ بڕێن بچنە دەرەوەی ماڵ، لەگەڵ ئەوە نیبتە من بڵێ دەرەوەی ماڵ مەمنوعایە، نەخێر، باسم لەوەیە خەم لەوە بخورێ دایکاتی و باوکاتی بگرێت. ئەوە یەک. دوو، پەروەردەکردنی منەوەکان بە پەروەردەیەکی دروستی کە دەمێت کە گوتم لەو دوو خاڵەکە من ئیزافەم کرد، ئێستا دایانەوە مرۆڤاتی سەرە و ژوور پەروەردە بکەین. ئەویش بەوەیە کە ئەگە سەیری مرۆڤ بکەین، ئێمە سەرمان هەیە، دڵمان هەیە، سکمان هەیە و دامێنیشمان هەیە. ئەسڵ پەروەردەکردنی مرۆڤە بەو جۆرە پەروەردەی مێشک بکرێ بە بەڵگەی دروست و تەواو لەسەر ناسینی خوا سبحانه وتعالى لەسەر تێگەیشتن لەو دنیا. دوو، پەروەردەی دڵ بکرێ بە خۆشەویستی لە بۆ خوا و لە بۆ دەوروبەر،
اینجا دواتر خەم لە ورگ بخورێ خۆم لە دامە بخورێ ئێستا ئیشی ڕۆژئاوا ئیش دەست ئەوە دەکە ڕێک پێچەوانە ینی ئینسان بە پێچەوانەوە بژی ینی جارە یەک ینی بینە بەرچاوی خۆتان مرۆڤە بە پێچەوانە و لەسەر زەوی بڕوە ینی یەکەم شت لە لای دامەنی بی دووەم شت مەعیدەی بی سێم شت دڵی بی چارەم شت ئەوجە بیر و هۆشی بیتن ڕێگەوەی کە خوای گەورە دەفەرمی ئەفەمە یەمشی مکبا على وجهه أهدى أما يمشي سوي على صراط مستقيم خوای گەورە 1400 لە قورآن باسی کردیە ئایا کەسێک لەسەر سەر بڕواتن ئەوە لەسەر ڕێگەیە بەڕاستی ئەوە ڕێنمایی کراوە یان کەسێک بەڕێک و پێشی لەسەر 2 لاخ بڕواتن و سیراتی مستەقیمیشی هەبی جا ئێستاوان ئیش دەسەوە دەکرێت کە مرۆڤایەتی سەر و ژوور بژیت و سەر و ژووریش بڕواتن کە زۆر ئاگامان لێ ئەوەش ڕۆلی دایک و باوکە لە پەروەردەکردنی منداڵەکانی هەر لە گچکەیڕە لەسەر پەروەردەکردنی عەقڵیان بە بەڵگەوشت لەسەر پەروەردەکردنی دڵیان بە خۆشەویستی و بە تەبایی بە ناسینی خوا سوبحانه وتعالى اینجا دواتر چۆنێتی مامەڵەکردن لەگەر ورگوزک چۆنێتی مامەڵەکردن لەگەر دامەنیش بە پێی لە چارچیوەکی شەرعی خاڵی سەیەم لە بۆ پتەوکردنی خێزانەوە بەیەکەوە ژیان و بەیەکەوە کارکردن و بەیەکەوە بوونی مناسەبات دەرچوونی بەیەکەوە وەکو گوتمان هەندێک چاڵاکی لە ماڵەوە بەیەکەوە خەم خواردن لە یەکەوە هەست بەوەی کە ئێمە هەمووان یەک تیمین بەیەکەوە یەک عائیلەینە ئێستا گوتمان دانەوێ مەسەلا ئەگە عائیلەی لە 5 نەفەر پێکاتیا هەرێکە خولیای خۆی هەبی بەجیا لەوانی تر هیچ خاڵی مشترک لە بینیان نەبی بەڵام دەکری هەر ئەوە بە پەروەردەی منداڵەکان بکەین بڵێن ئێستا ئەو دەستە ڕاستە 5 تۆزێک لێک دوورن بەڵام ئەو 5 یەک دەست کۆیان دەکاتەوە ئێمەش ئەو خانەوادەین ڕاست ئێمە 5 کەسین بەڵام یەک دەست کۆمان دەکرێت خانەوادە کۆمان دەکاتەوە دەکرێت هەر کەس لە ئێمە خصوصیەتی خۆیە بی بەڵام لە بینەکەن کەوا یەک خانەوادەین پێویستە خاڵی هاوبەشی گرنگ پێکەوە کۆمان کاتەوە اینجا لە بۆ پەروەردەکردنی منداڵ تەمام ئەوە ئەگە بینە سەر پەیوەندی نێوان ژن و مێردەکان ئەوە هەر چەند ئەڵقەیەکی دەوێتن بەڕاستی لەوە پەروەردەکردنی خودی منداڵەکانیش ئەویش چەندین ئەڵقەی دەوێت بەڵام بەنسبەت ئافرەت و پیاوەکە کە هاوسەرن گرنگە بیرۆکەی هاوسەری و هاوژینی گەشە بکاتن لە نێوانیان کەوەی ما یەک هاوسەرین یعنی بە یەک سەربی دەکەینەوە هاوژینی هەمان ژینمان هەیە با ژینمان پێکەوە بیتن نەگەویش پیاوەکە بە کەیفی خۆی بەدڵی خۆی بژی ئافرەتەکە بە کەیفی خۆی بەدڵی خۆی بژیتن ئەوە گرنگە اینجا بۆ منداڵەکان گرنگە هەوڵ بدرێ کەمترین کات منداڵ بە یارە ئەلکترۆنیەکان و ئەو شتانە و مەشغوڵ بکرێ بە هەندێک شتی تریش یعنی تێبگەینە پەروەردەی وی بریتینە بەس دانیشتن لە دیاری یوتیوب و لە دیاری فەیسبوک و ئەو شتانە بەڵکو لاشەی پێویستی پێیتی عەقڵی پێویستی بەشت ئەجا لەو هاوینە بە تایبەتی کردنەوەی خۆل بەشداریکردنی خۆل لە وەرزشیەکان خۆ لە ئەوانە کە زەهنیە خولی فێربوونی زمانە هەر جۆک لەوانە وە دەکا کە منداڵ باشتر پەروەردەبی کەمترین کاتی بستە سەر بابەتە ئەلکترۆنیەکان دەستەکان خۆش بێ ماوە ساوسفگیان سپاس بۆ ڕێنمایی و ڕوونکردنەوەکانە دەست خۆش بێ بە دڵنیایەوە قسە و گفتوگۆکردن دەربارەی بەهێزکردن یاخود ئەو هۆکارانی واکەن خێزان لاواز بێ ڕەنگە زیاتری بوێ دەرفەتمان نەما دەستەکانت خۆش بێ ڕوونکردنەوەکانت لە جێگەی خۆی بوون بۆ هیوایەی خێزانی کوردی بتوانێت ڕوبەڕووی ئەو ئاستەنگ و کۆسپ و تەگەرانەی ئێستاکە ئەخرێتە بەردەم تەواوی خێزان لە هەموو جیهان و خێزانی کوردیش وەکو بەشێک لەم جیهانە هیوادارین ئەو ئاین ئەو ڕۆڵە جوانی لە ڕابردوو هەیە بۆ لە ئێستاشە هەیەتی زیاتر ئەو کەسانەی کەوا کاریگەرن و ئەتوانن ڕۆڵیان هەبێ زیاتر ئاین بەکاربێنن وەروە خێزانەکان بگەڕنەوە بۆ ئامێزی ئاینێکی جوان پەروەردەیەکی باشتر تاوەکو خێزانەکان دوور بن لە کۆمەڵێک دیاردە و کللتوری نامۆی ناڕەسەنی زۆر سیر کە لە نێو کۆمەلگای کوردی و بەشێک لە کۆمەلگاکانی تری جیهانیش بڵاوبوونەتەوە دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا یوسف ئەحمەد کوردی ڕاوێژکاری خێزانی لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان بوو.